کەمێک پێش ئێستا کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە هاوینە هەواری پیرمام لە بارەگای بارزانی لەسەری مەسعود بارزانی خۆی سەرپەرشتی کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات. بە گوێرەی پرۆتۆکۆڵی دانیشتنی کۆبوونەوەکە مەسعود بارزانی سەرپەرشتی کۆبوونەوەکە دەکات. بافڵ تاڵەبانی بەرامبەر نێچیروان بارزانی جێگری یەکەمی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان دانراوە. هەروەها ئەندامانی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە خواریانەوە بەرامبەر یەکدری دانیشتون. مێزەکە خڕە بارزانی سەرپەرشتی کۆبوونەوەکە دەکات. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەکی بارزانی دانیشتووە. لەلایەکەی دیکەی نێچیروان بارزانی جێگری یەکەمی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان هاوشێوەی بافڵ تاڵەبانی بە گوێرەی پرۆتۆکۆڵی کۆبوونەوەکە لە تەنش یەکتری لە بەرامبەر یەکتری دانیشێنراون. پێش ئەوەی کۆبوونەوەکە دەست پێ بکات لە کاتی گەیشتنیان بۆ پیرمام چاندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی بافڵ تاڵەبانی بە 29 ئۆتۆمبیلەوە گەیشتنە شوێنی کۆبوونەوەکە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکە یەخخستنی هەڵوێستی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە پەیوەندیدار بە بەغداد و هەروەها شانەوە لە پرۆسەی سیاسی عێراق. دوێنێ لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا مەحموود مەشەدانی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕوون و ئاشکرا گوتی بارزانی زۆر جددیە لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە. چەند ڕۆژێک پێش ئێستاش خۆی لەگەڵ بارزانی کۆبووەوە لە پیرما. دەڵێت ئەگەر بێت و پارتی دموکراتی کوردستان لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە چونکە سەدڕیەکانیش لە پرۆسەی سیاسی عێراقدا بەشدار نین بێگومان پرۆسەی سیاسی لە عێراق پەچی دەکەوێت. لەم کۆبوونەوەی ئەمڕۆژدا پارتی بە دوای ئەوەیە کە هەڵوێستەکانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بخات بۆ ئەگەر بێت و بڕیاری شانەوە بدات یەکێتیش لەگەڵیان بێت. پێشتریش باسی ئەوە کرابوو کە لە کۆبوونەوەکەدا تەوەری سەرەکی یەکهەڵوێستی کوردە بە تایبەت پارتی یەکێتی بەرامبەر بە بەغداد هەروەها کێشەی سەرەکی کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە موچەی موچەخۆرانی کوردستانە. هەروەها ناردەکردنەوەی نەوتی کوردستانیش یەکێکی دیکە دەبێت لە دەورەکانی کۆبوونەوەی ئەمڕۆی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە بارزان. دوێنێ لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا مەحموود مەشەدانی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕوون و ئاشکرا گوتی بارزانی زۆر جددیە لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە. چەند ڕۆژێک پێش ئێستاش خۆی لەگەڵ بارزانی کۆبووەوە لە پیرما. دەڵێت ئەگەر بێت و پارتی دموکراتی کوردستان لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە چونکە سەدڕیەکانیش لە پرۆسەی سیاسی عێراقدا بەشدار نین بێگومان پرۆسەی سیاسی لە عێراق پەچی دەکەوێت. لەم کۆبوونەوەی ئەمڕۆژدا پارتی بە دوای ئەوەیە کە هەڵوێستەکانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بخات بۆ ئەگەر بێت و بڕیاری شانەوە بدات یەکێتیش لەگەڵیان بێت. پێشتریش باسی ئەوە کرابوو کە لە کۆبوونەوەکەدا تەوەری سەرەکی یەکهەڵوێستی کوردە بە تایبەت پارتی یەکێتی بەرامبەر بە بەغداد هەروەها کێشەی سەرەکی کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە موچەی موچەخۆرانی کوردستانە. هەروەها ناردەکردنەوەی نەوتی کوردستانیش یەکێکی دیکە دەبێت لە دەورەکانی کۆبوونەوەی ئەمڕۆی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە بارزان.